فرۆشتنی نەوتی خاوی هەرێمی کوردستان دەستی پێکرد و لیژنەی ئابووری پەرلەمانی کوردستانیش ئاگاداری ئەم هەنگاوی حکومەت نییە. تەنەر یەڵدەز وەزیری وزەی تورکیا لە لێدوانی کە ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند لە دوێنێشەوە دەستکراوە بە فرۆشتنی نەوتی خاوی عنبارکراوی هەرێمی کوردستان لە بەندەری جەیهانی تورکیا کە گەشتۆتە 3 ملیۆن بەرمیل. پێشتریش ڕۆژنامەی سەباحی چاپی تورکیا لە زاری بەرپرسانی وەزارەتی وزەی تورکیا بڵاوی کردبەوە نەوتی کۆکراوی هەرێمی کوردستان لە عنبارەکانی جیهان گەشتۆتە 3 ملیۆن بەرمیل و پارەی نەوتی فرۆشراوی هەرێمی کوردستان لە هاڵک بانکی تورکیا هەڵدەگیرێت. لەو بارەیەشەوە عیماد تاڵەبانی پسپۆری بواری نەوت لە لێدوانێکی تایبەتدا بە کورسات نیوزی ڕاگەیاند بەهۆی ناکۆکیە سیاسیەکانی نێوان بەغداد و هەرێمەوە ماوەی چەند مانگێکە نەوتی خاوی هەناردەکراوی هەرێم لە تورکیا عنبار کراوە و فرۆشتنی ئەو نەوتەش زەنگێکی ئاگادارکردنەوەیە بۆ بەغداد کە هەرێم چیتر چاوەڕوانی ئەو ناکات و پێویستە حکومەتی ناوەند بە هەڵوێستەکانی پێشوو خۆی دابچێتەوە. ئەوەش دەردەخات کە هەرێم ژێرخانی ئابووری تەواوی هەیە بۆ دەرهێنان و هەناردەکردن و فرۆشتنی نەوتی خاو بە ئەو مەبەستەش گرێبەستی پێویست مۆر دەکات. هاوکار دکتۆر عیزەت سابر ئەندامی لیژنەی ئابووری پەرلەمانی کوردستان لە لێدوانێکی تایبەتدا بە کورسات نیوزی ڕاگەیاند گەر هەناردەکردنی نەوتی خاوی هەرێمی کوردستان بە ڕەزامەندی بەغداد بێت و نەبێتە هۆی بڕینی بودجێ هەرێم ئەوە هەنگاوێکی باشە، بەڵام گەر ئەم هەنگاوە ببێتە هۆی بڕینی بودجە ئەوە هەنگاوێکی بەپەلەیە، چونکە لە ئێستادا هەرێمی کوردستان لە توانایدای ڕۆژانە 100,000 بەرمیل نەوت هەناردە بکات کە داهاتەکەی دەگاتە 4 میلیارد دلار لە ساڵێکدا لە کاتێکدا کە بڕیارە لە بودجەی ساڵی 2014دا حکوومەتی ناوەندی لە بەغدا بڕی 15 میلیارد دلار ڕەوانەی هەرێم بکات. سەبارەت بە ئاگاداری لیژنەی ئابووری پەرلەمان لەم هەنگاوی حکوومەتی هەرێم دکتۆر عیزەت سابر ئاماژەی بەوەش کرد جگە لە راپۆرتی وەزارەتی سامانە سروشتیەکان سەبارەت بە داهاتی نەوتی هەرێم و خەرجیەکان لیژنەکەیان ئاگاداری هیچ زیانیاریەک نییە لەبارەی فرۆشتنی نەوتی خاوی عنبارکراوی هەرێم لە بەندەری جیهانی تورکیا. پێشتریش نەچیروان بارزانی سەرۆکی کاربەڕێگەری حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاندبوو کە لە سەرەتای مانگی ئایاردا دەست دەکرێت بە فرۆشتنی نەوتی خاوی عنبارکراوی هەرێم لە تورکیا.